چێشتی مجێور ژیاننامەی خۆنووسی هەژار زنجیرەی 21ەم لە سایژگای بەحنەس. بەحنەس یان بەحەنەس گوندێکی مەسیحی نشینی لوبنانە لە ڕۆژهەڵاتی بەیروت و 1050 میتر لە بەحر بەرزترە. ئاسایشگاکە بەو نێوەیە و سەر بە کلیسای کاتۆلیکی فەڕەنسەیە، دەیری ژنانی ڕاهیبە و تەرکە دنیایە. ژنێک کە مامێریان پێدەگوت وا تا دایک ئیدارەی دەکرد. ژنە تەرکە دنیاکان کاریان بۆ دەکرد و پێیان دەگوتن ماسێر وا تا خوشک. هەرچی لە دەرمانکردنی نەخۆشان قازانج دەکرا دەدرا بە سوپای فەڕەنسا. ئاسایشگا سێ تەبەقە بوو. تەبەقەی چوارەمی سینەما بوو. تەبەقەی سێهەم تایبەتی دەوڵەمەند و خاوەن پارتی زل بوو. مانگی 6 دیناریان بۆ دەدان، خۆراک و دەرمان و ئیستراحەتیان لەو پەڕی چاکیدا. تەبەقەی ناوەڕاست بۆ فەقیر و بێکەسی هەرزانبایی نەخۆشی عێراقی. تەبەقەی خوارێ بۆ نەخۆشە فەقیرەکانی لوبنانی و شوێنی تر بوو. ئێمەی عێراقی مانگێ بە 17 دینار بەخێو دەکراین بە دەرمانەوە. خۆراک هەتا بڵێ خراپ، دەرمان زۆر کەم و بەدەستەندا، حورمەت خۆزگە بە حاڵی سەگ. دوکتورەکان بە هەتیوی لە کلیسا بەخێو کرابوون، لە فەڕەنسا پێخوێندرابوون. هەر 6 مانگ دەستەیەکیان دەچوە فەڕەنسا بۆ زانی زیادبوون و کە دەهاتنەوە دەستەکەی تر دەچوون. تەنیا شتێکی کە خوددا پێداوەکان و داماوەکان تێیا شەریک و بەرامبەر بوون، هەوای سازگار و تیشکی خۆرەتا و دیمەنی جوانی چیای لوبنان و دوکتورەکان بوو. هەموو ڕۆژبەیانی لیستەیان بۆ تەبەقەی سێ دەبرد کە جۆری خواردنی بە ئاواتی خۆیان هەڵبژێرن و بۆیان لێنێن. ئێمەش حوتەی جارێک شۆرباوی گۆژوشتر و هەموو جەمی زستان نیسک و باقلا لە 2 مانگی بەهاردا زۆربەی جەم کەنگری لە ئاودا کوڵاو هەموو هاوین شۆرباوی کوولەکە بوو. ساڵێ 2 جار ڕۆژی کریسمیس و جەژنی فەسەح گۆژمریشکمان بە برنجەوە هەبوو. ڕۆژێ چەند جار ماسێر سەریان دەداین. 2 ڕۆژ جارێک دوکتور دەهات بەسەرماندا دەگەڕا. حوتەی جارێک مامێر و هەموو دوکتور و ماسێرەکان کە پەرستار بوون گەشتێکی بە کۆمەڵیان دەکرد و بەسەریان دەکردینەوە. شەوانە باشماندا دەپۆشین، بەڵام زستانیش با دەبوو سەرمان لە دەرەوە بێ. دەرک و پەنجەرەشیان دەکردنەوە تا لە خەوا هەوای پاک هەڵمژین. زۆر جار بە خرتەی بە فرماڵینی بن تەختەکانمان وە خەبەر دەهاتین کە بەفریان لێدەباری. تا چل ڕۆژێک زۆر کەلەلا بووم و گەرمام گەی بووە 40 دەرەجا. وردە وردە هاتمەوە حاڵ و بە پای خۆم دەگەڕام. ئەو دەم چارەی سیل زۆر لە ئێستا کەمتر بوو. تەنیا عەمەلی پەراسوان و هەڵکێشانی ڕیا لە ڕێی لاملەوە هەبوو. دەرمانیش دەرزی سترۆپتۆمایسین بوو، ئەویش زۆر گران و دەستی فەقیر نەدەکەوت. زۆربەی نەخۆشەکانی هەواڵم خوێندەوار و ڕۆشنبیر و مامۆستا و نووسەر و شاعیر بوو. ئەوی دەمانەوە کۆنە پۆلیس و ڕانەندە و تۆزخۆری دەشت و سارا بوون. پلەی ناونجی زۆر کەم بوو. مەگین چلۆنکایی بە دەنادەبوو لەسەر تەختەکانمان نەبزوین و خۆمان دوو نەکەین. چینە نەخۆشەکانی پێژێمە وردە وردە کتێبخانەیەکیان پێکەوە نابوو. پتر لە 2000 جڵد کتێبی زۆر چاک و بەتامی تێدا کۆ ببووەوە. بە هەڵبژاردننی نەخۆشان سەرپەرست و ئاگاداری کتێبخانە ناو دێر دەکران. پارەیەکی زۆر کەم ئابوونەی کتێب خوێندنەوە وەردەگیرا کە ئەویش دەدرایەوە بە کتێب. ئەگەر جارێک دەوڵەمەندێک بۆ سەردانی خزمی نەخۆش یان بۆ سەیری نەخۆشانی سیل بەهاتایە و لە ڕووی خێرۆمەندی بیگوتایە چیتان بۆ بکڕم، دەیانگوت کتێب بۆ کتێبخانە. لەو بێکاریە و نەبزوت نەدا هەموو کەس سەری بەسەر کتێبدا دەگرت. تا ئەو ڕادەنە خوێندەوارەکانیش دەرسیان دەخوێن کە بتوانن بخوێننەوە. تەنانەت کابرایەکی لێبوو مستەفا شێخەلی ناو بوو. پتر لە 6 ساڵ بوو لە ئاسایشگا مابووەوە. دەڵاڵی هەرڕازە بازاری بەغدا و نەخوێندەوار لە ئاسایشگا خوێند بووی ببووە خوێندەوارێکی عەرەبی. مەلای دەبەزاندن. منی واتی نوێی خوێندنەوە دەستم بەو هەموو کتێبە ڕابگا و جگە لە دانیشتن و ڕاکشان هیچ کارم نەبێ دەبێت چ بکەم. قوربان شانم لێداخست و ملم لێنا و ڕیزم لێگرتن. وشک و تەڕ ئاینی و کفرنامە تاریخی و ئەدەبی بێوچان و سانەوە
ڕۆژ تا ئێوارە و شەو تا خەو بەلامدا دەباتەوە چاو لە کتێب ناتروکێنم. نووسراوی تەها حوسێن، عەقاد، سەباعی، یەزبەک، سەلامە موسا، حەسەن زەیات، دیوانی حافز ئیبراهیم، شەوقی، دیوان و کتێبی نووسەر و شاعیرانی کۆن، تاریخی کۆن و نوێی جیهانی و مەڵبەندی، زنجیرە نووسراوی قەدری قەلعەتی، کۆمەڵە گۆڤارەکانی دنیای عەرەب و زۆر شتی دی. تەرجەمە لە شکسپیر، ئاناتۆل فرانس، ویکتۆر هۆگۆ، مارک توین، بالزاک، ماکسیم گورکی، چێخۆف، گۆگۆل، کتێبی کۆنەبەیتی عەرەب، فەلسەفەکان، ئیلیاد و هەرچی لە نووسەرانی وروپاوە کراوەتە عەرەبی. خولاسە چیم نەهێش کە جار و دووجاری نەخوێنمەوە، تەنانەت کتابی مقەدەسم 2 جار سەر لەبەر خوێندەوە. 2 ساڵ بۆ خوێندنەوە و فێربوون زۆر دەرفەتێکی زێڕینە. هەم لە مەعلوماتدا و هەم لە عارەبیدا دەسمایەیەکی زۆرم دەستکەوت. لە ناوماندا کەشیشێک و مەلایەکی نەجەفی پەیدا بوون. مەلا ناوی شێخ خەڵەف و زۆر وریا و قسە خۆش. لە بیرمە جارێک لێیان پرسی لە قورعاندا دەڵێ زەوی بە میرات بۆ ساڵحان دەمێنێ، یانی چی؟ منزوری قورعان لە ساڵح ئەو کەسانەیە کە بە زەوی دەچارێن و ئیسلاحی ئەرازی دەکەن، نەک سۆفیلکە و مەلای دەستبڕ و تەمبەڵی وەک من لەوانەیە ستالین لەو ساڵحانە حیساب بێ. کەشە پیاوێک بوو لە تەمەنی 27 ساڵیدا، ناوی ئۆغستین بوو، تا نەخۆش نەکەوت بوو بە عومری خۆی لە دێرێکی سەر چیایەکی عێراق دەرنەکەوت بوو. لاتینی، ئیسپانی، فەڕانسی، ئینگلیسی، فارسی، تورکی، عارەبی، کلدانی و کوردی بە هەردوو زاراوەی کرمانجی و سۆرانی وەک ئاو دەزانی. زۆریش ڕوحسووک و لە شانان خۆش بوو، لە خوای دەویست پرسیاری لێ بکەی و جواب بداتەوە. باوکی ڕوحانی ئەوی تۆ فێری بووی بە 1000 زانای عەرەب نایزانن، تۆ لەو کوێرا و هەموو فێر بووی. کاکە عەرەب زمانەکەیان بۆتە بەڵایان، ئەوەندەیان لە خۆیان گران کردووە بە 30 ساڵ فێری نابن. خەتەکەیان ئارامی کۆنی 4000 ساڵەیە، لایان وایە کفرە بیگۆڕن. ناچار گرامێری چەند جڵدی بۆ نووسراوە کە ڕاست بخوێنرێتەوە. ئەگەر وەک لاتینی بنووسرایە بە 50 پەرگرامێر ساز دەبوو، هەر خەریکن زمان فێربن تا قورعان ڕاست بخوێننەوە. ئیتر نایان پەرژێتە سەر عیلمی تر و بە جاهیلی پیر دەبن. ڕۆژێک پرسییم بەیانیان ڕاهبەیەک بە چرایەنەفتێکی داگیرسا و کەشەیەک بە زەنگوڵەوە بە دەوری کلیسادا دەگەڕێن و زەنگوڵە ڕادەژێنن، ئەوە بۆ چییە؟ چۆن لە کاتۆلیکی ئەوەندەش نازانی؟ ئەوانە شەیتانی دەوری کلیسا کە شەو هاتوون دەردەکەن، جا بۆ چی دەریان دەکەن؟ بۆ ئەوە ئێمە کەشیشەکان جێگەیان بگرینەوە. لەسەر داوای ئەو داستانی کرانکبیڵی ئاناتۆل فرانسم کردە کوردی. هێندێک دەستکاری زانایانەی تێدا کرد و پەسەندی کرد. نوسخە خەتیەکەم فەوتا و بە چاپ نەگەیشت. لە ئاخرۆخریەکاندا ویستم ئینگلیسی فێر بم، فەرهەنگی عەرەبی ئینگلیسی، ئینگلیسی عەرەبی و فەرهەنگی لەهجە دەربڕینم لە دەوری خۆم دانا. وشە بە وشە ماناو لەهجە دەردێنم و دەینووسم و لەبەری دەکەم. باو زەحمەتە گرانەی کە کێشام دەمتوانی داستانی هاسان بخوێنمەوە و کەمتر کارم بە فەرهەنگ بێ. بەڵام بەداخەوە لە پاش چابوونەوەم لە بەغدا و لە پێناوی نانی ڕۆژانەدا نەمتوانی لەسەری بڕۆم و لە بیرم چۆوە. زۆر ئاشنای باشم هەبوون. لە هەمووان نزیکتر حوسێن وەتار ناوێک بوو، خەڵکی عیمارەی عێراق. لە خۆم ڕوت و ڕەجاڵتر لە دنیادا تا قەبرایەکی هەبوو، ئەویش سەرباز بوو. حوسێن زۆر لە ئەدەبی عەرەبیدا زەوقی هەبوو، بۆ خوێندنەوەش پرسی دەکردم، کتێبم بۆ هەڵدەبژار. زۆر نێوانمان خۆش بوو، پێکەوە دەگەڕاین، کورد گوتەنی وەک گوێی کەر جوود بووین و ببووینە خەمڕەوێنی یەکتر. سینەما لە تەبەقەی 4 بوو، دەبوایە هەر کەسە کورسی خۆی بەرێ و لە فیلم بڕوانێ. کلیسا بوو لەبەر خاوەن سینەمایان دەپاڕانەوە، بەخێر فیلمیان وەردەگرت و سەر و چارەگە لیرەیەکیان لە نەخۆشی تەماشاکەر دەستان. هەر ژوورەی جێگەی 8 نەخۆش بوو. کابرایەکی سەرتاشی لێ بوو، ڕادیۆی دەدا بە ئیجارە، مانگی بە 16 لیرە. من هەرزوو ڕادیۆیەکی کۆنم کڕی و هاوەتاغەکانم لە ئیجارە ڕزگار کرد. کاتێ چابوومەوە و دەرچووم بە قازانج فرۆشتمەوە. کۆمۆنیستەکان حەڵقەی دەرسیان بوو. سەبری یوسف ناوێکی کوردی مەسیحی دەرسی پێدەگوتن،
گوتی حوسێن بۆ نایە شتێک فێر بێ، حوسێنم بردە دەرسێ. گوتم عیلم ئەگەر خۆشیشت نەوێ هەر باشە بیزانی، بۆ نەکبەتی دەرسی ئەو ڕۆژە لە مانیفێستی مارکس و ئینگلیز بوو کە دەڵێ هیچ خوایەکی نێر و مێ نەبووە و بەری بیری مرۆیە و ڕاست نییە. حوسێن هەستا ڕۆیشت کە لێم پرسی بۆ ڕۆیشتیت، گوتی برا تۆ گوتت بەهرە لە عیلم دەبینی، من شیعەم، حوسێن و عەباسم زۆر خۆش دەوێ، ڕاستیان درۆ بە خۆشەویستی ئەوانەوە هۆگریم گرتووە و زۆری پێشادم. سەبری هەرگوز و گومبەت بێەوە هیچم بداتێ، مای دڵخۆشیم لێ دەستێنێ، تا شتێکم نەدەنێ نابێ دەشتم لێ بستێنن. سەبری گوتی ڕاست دەکا، حەق بەوە. سەبری بۆ دەنگ و باسی کوردستان زۆر کۆشا بوو. هەر ڕۆزنامە و گۆڤارێکی ئەوروپا و عەرەب هەرچیان دەربارەی کوردستان نووسی بوو، باسەکانی بڕی بوون و دەبەرگی گرت بوو. عەکسی زۆری هەبوون. تەنانەت ڕۆژێک عەکسێکی لە ڕۆژی ئاڵا هەڵکردنی سابڵاغ نیشاندام و ئیشارەی بۆ عەکسێکی بچووکی دوور گیراوی نەناسراو کرد کە لە سەربان لە کنداری ئاڵا بوو. گوتی من لام وایە ئەم عەکسەی تۆیە، ڕاستی دەکرد و زۆرم پێ زیرەک بوو. تەمرێکی حکوومەتی شێخ مەحموودی بە یادگار دامێ، دوو خەنجەری تێک پەڕی بوو، لەسەری نووسرا بوو حکوومەتی کوردستانی جنوبی، لەو دیویشی نووسرا بوو 4 ئانا. هێندەم ئەو تەمرە خۆش دەویست و تاقەتم دەکرد کە لێم ون بوو. شەوێک دەستی هەیکەلی مەسیح شکا بوو، وردە پوڵی زیارەتکەران دزرا بوو. کلیسا زۆر ڕقی هەڵسا، گوتیان تا گوناهبار خۆی دەرنەخا نانتان نادەینێ. دەمانزانی کێوای کردووە، بەڵام هێندە هەژار بوو بە زەمان پێدا دەهات و پۆشیمان. تانی وەڕۆ بێنانماین و ئەوسا هێندێک باقلێک کڵاویان داینێ. ماسێرێکی کیژە عەرەبی مەسیحی زۆر جوانی لێبوو، بە دواندنم کەیفی دەهات. لە منی پرسی کێ ئەوەی کردووە و دەستی خودای پەڕاندووە؟ گوتم لە خوددا خۆی پرسن، هەموو شت دەزانێ. بە بزێکەوە گوتی لەسەر ئەو قسانە خۆت تووشی بەڵا دەکەی. گفتوگۆمان دەگەڵ ماسێر کە ناوی ماری لویس بوو، هەر لە دەوری دین و ڕەب دەگەڕا. من دەمگوت ئەگەر مێردت بکردایە، دوو منداڵت باش پەروەردە بکردایە و مەسەلەن ببوونایەتە دکتور و دەرمانی هەژارانیان لە ملبایە، لەوە چاتر بوو کە خۆ دەستێور کردووە و بەسەری تاشرا و بە کراسی جاو لە زیندانی دێردا دەژی. ئەویش لە جواب ماکاری خۆی بە باش دەزانی و دەیگوت خزمەتی ڕەب دەکەم، بەڵام زۆر جار دەهاتە لام و دەگەڵما ڕووخۆش بوو. ڕۆژێک گوتم ماسێر دەچمە بەیروت بۆ مەعایەنەی چاوم، فەرمایشت نییە؟ نا، هەر هێندەم دەوێ قەول بدەی کە خۆت زۆر ماندوو نەکەی. تێگەیشتم چی لە دڵدایە، بەڵام خۆم گوێل کرد. گوتم بە پێ ناڕۆم، ماشێن هەیە. وا دیار بوو هەردوو یەکترمان خۆش دەویست و 100 کێوی شاهۆمان لە نێواندا بوو. لەسەر خواردنی زۆر خراپ هەموو نەخۆشەکانمانیان گرت. یەکێک گاڵایەکی بەلولاکە وشترێکەوە کرد بوو، کردیانە هەرا، خەبەر بە بەیروت درا. سەفیری عێراق و دکتور غوسن، وەکیلی عێراق دەربارەی نەخۆشانی ئاسایشگا، هاتن بوونە میوانی مامێر. گۆشتبەراز و مریشک و پڵاو ئاشی پێدەگەڕا، خۆشەرابی کۆنی کلیسا هەر مەپرسە. من لەسەر تەختەکەم نەبزوتم، گوتم مان ناگرم. شکایەت لای سەبری کرا، گوتی بانەیە، من بە پیاوی باشی دەزانم. خەبەر بە مامێر درابوو، گوتبووی یەکێک هەیە لەو پرسن تا بزانن ئەمانە کۆمونیست و تەشقەڵەبازن و درۆ دەکەن. ڕەگەڵ مامێرێک بان کرامە لای سەفیر، بە ناو سەفدا کە تێدەپەڕیم خاین خاین کەری نێر نەیدەکێشا. سەفیر گوتی کوڕم تۆ بڵێ خزمەت و خواردنتان چۆنە؟ قوربان سەگ دەژی و ئێمەش دەژین، بە درێژی باسم کرد. ڕووی کردە وەکیل و مامێر، پوڵمان لێ دەستێن و ئەوەش حاڵی نەخۆشانە، ئەوە قبوڵ ناکرێ. سەفیر هاتە دەر و گوتی ئەم کوڕە باشی تێگەیاندین کە ئێوە چەند مەزلومن، ئەگەر ئەو نەبا لەوانە بوو لێرە بڕۆین و نەتان بینین، خواردن و خزمەتتان چاک نەکرێ، دەتان بینە شوێنێکی تر. ئیتر خاین گورج بوو بە برای باش و سەبری ژافەریمی کردم. حرمەت و خزمەتیش زۆری فەرق کرد. چل ڕۆژ بوو لە بەحنەز بوو، دەگەڵ ئەحمەد ناوێکی کورد بوومە ئاشنا، زۆری ژمارەی گۆڤاری گەلاوێشە بوو. دوای چل ڕۆژ هات و چۆکردنی یەکتر لێی پرسییم ئەرێ کەس نامەیەکی بۆ ئەحمەد نەداوێی؟ ئای خەجاڵەت خۆم، نامەکەم هەردەبا خەڵدایە. لەوە تێگەیشتم کە مەحموود و ئەحمەد بەچکە عەرەبن، لە سلێمانی گەورە بوون و بوونە کوردی دڵسۆز. ڕۆژێک نامەیەکم بۆ هات، عەزیز نانەوا نووسی بووی،
کاکە هاتوومە شام لە وتێل غازیم، حاڵم خراپە چ بکەم؟ جوابم بۆ نووسیەوە لە وتێل مەبزوو، نامەیەکم بۆ برایم نادری نووسی کە فریایکەوە. برایم بردبوویە مەنزڵی خۆی، ڕۆژێک عەزیز بە دووچەرخە گەیشتە لام، تۆچی وێرە چی؟ دوای تۆ ناو ماڵەکەم فرۆشت، بە قەتار هاتمە مووسڵ، چوومە سنجار، میوانی شێخێکی یەزیدی بووم، ناردمیە قامیشلی، ماڵە جگەر خوێن، خەریک بووم کچەکەی بخوازم، سەری نەگرت. بە دوای تۆدا هاتم، گەیشتمە شام، ئێستا هاتووم بۆ لات، چەند ڕۆژێک لە لات دەبم. لێرە ڕێگەی میوان نادەن، کە وابێ دەچمەوە، خوا حافیز. بەیانی ئەو ڕۆژە گوتیان لاوێک لە وتێل بووە، دەڵێم پارە نادا، هەرایە. ڕوانیم عەزیزە و داوای 28 لیرەی لوبنانی لێ دەکەن، دەڵێ نیمە. لەو بەڵایە ڕزگارم کرد و ڕۆیشت. برایم بۆی نووسی بووم، لە ڕێ دووچەرخەی بە کرێک ژیراو شکاوە و من تاوانەکەم داوە. عەزیز لە چاپخانەیەکی شام دامەزرا بوو، کاری دەکرد. جارێک برایم نووسی، نسحەتی بکە، دەڵێ دەسمە میسر، دەڵێمەوە نەخشە، ڕێگەت نییە، دەڵێ من بە نەخشە ناڕۆم، بۆ خۆم دەچم. لە جوابە نووسیم، تۆ بزانە عەزیز خۆی لە من بە عاقڵتر نازانێ تا نسحەتی بکەم. عەزیز وەرەقەی پەنابەرانی فەلەستینی سازدا بوو، مۆرێکی بەراوەژوو پێوە نابوو، چوو بۆ ئۆردۆن، گەڕابۆوە. لە ڕێزانی بوویان فێڵی کردووە، خستیانە زیندانەوە. پاش دەڕۆژ حوسنی زەعیم کودەتای کردو، جگە لە خۆی کە کوردێک بوو، حوسێن بەزازی سەرۆکوەزیریشی لە کوردەکانی شاری حەما بوو. عەزیز بەردرا. ڕۆژێک نامەهێنی ئاسایشگا بانگی کرد کێ عەزیز ناوە وێرانیە. نامەیەکی بە دروشمی پشیلە و کەلەمی ئێرانەوە هێنا بوو. تەواو ترسام، خوایە چ قەوماوە. نامەی سەفارەتی ئێران لە لوبنان بوو کە ئاغای عەزیز نانەوازادا، کارمان بە تۆ نییە، بۆ ناچیەوە میهەنی عەزیز. ئادرێسی عەزیز من بوو. ڕۆژێک لە بەغداوە نامەی عەزیزم بۆ هات. دەڕۆمەوە وڵات، کارت نییە، نووسیمەوە، خەبەری ماڵەوەم بۆ بنێرە. پاش ماوەیەک عەکسی کوڕ و ژن و خوشک و برامی بۆ ناردم، دەگەڵ چەند ڕۆژنامەیەکی ئێرانی و نووسی بووشی، مەجەللەی هیلال، ئەو ژمارەی باسی ڕووسیای سوورە، بنێرە فڵان وتێل لە ورمێ. ئیدی خەبەرم لە عەزیز بڕا. لە ساڵی 1354 هەتاویدا کە هاتینە ئێران، بیستم کە ناوی دکتۆر عەزیزی ژیانە و مامۆستای دانشگایە. 5 مانگێک بوو لە بیمارستان بوو. رادیۆ بەغدا بڵاوی کردەوە کە ڕەفیق چالاکی کۆمۆنیست گیراوە و ئیقراری لەسەر هەموو ئەندامانی حیزب کردووە و ئەوە هەر ڕۆژێ ناوی چەند کەسێکیان لەسەر رادیۆ بڵاو دەکەینەوە. دڵم لەرزی، نەکا ناوی منیش بڵێ و لە بیمارستانەوە بمبەنە زیندانی بەغدا. سەرباریش ڕەفیق دەمناسێ کە لە کۆمەڵەوە هاتوو، خوایە هاوار. هەموو ڕۆژ گوێم بە رادیۆوە دەنا، ڕۆژنامەی بەغدام دەپشکنین، لە ناوی خۆم دەگەڕام. نەخێر، ناوم نەهات. هەناسەیەکی ئاسوودەم هەڵکێشا، ڕەفیقیان کردە گوویەندەی رادیۆی کوردی بەغدا. حقوقی جاسووسی و گوویەندەگی وەردەگرت. ڕاستی گوویەندەوە دیبی وا کەم دەبێتەوە. وایوە سەر زەوق خستم، چەند جارێک ئینتقاد و پێشنیارم بە ناوی قۆیتاس پەپولا بۆ ناردوو، لە رادیۆدا جوابی دەدامەوە. نەخۆشانی کورد چەند ساڵ بوو لەلایەن مامێر و دکتۆرانەوە بە ئازاتر بنیادەم ناسرا بوو. بۆ نمونە شێخ عەبدولقەهارێکیان ناو دەبرد کە بۆ عەمەلیاتی پەراسوو بە مشار بڕین نەیهێشتووە بێهۆشیکەن. کە هاتۆن خلاص بن گوتوویە، دکتۆر پێغەمبەر فەرموویە خوا ڕوحم بەوانە بکە کە سەنعاتی خۆیان باش دەکەن. کوردێکی تر بە ناوی سەیدۆ لە جەنگەی عەمەلیاتدا کە نەیهێشتووە بێهۆشیکەن گوتوویە، دکتۆر باشی ببڕا، تازە ناتوانم بێمەوە. زۆر داستانی وا لە کوردان ببووە شەوچەرەی دکتوران. چونکە عەرەب هەر مقەستیان دەدی دەگریان و دەیان نەڕاند و هەزار جوێنیان بە مەسیح و جەد و عابادی دکتوران دەدا. ئەماوی ناوی ئازایەتیە بۆ کورد ڕژا بوو. هەر کوردێک بیناڵاندایە دەیان گوت تۆ کورد نی، کورد زۆر بەغیرەتن. جا ئێمە چەند کوردێک کە لەوێ بووین زۆریشمان هێش پێگەی بە پێمان شەرم بوو هاوار بکەین. من لە کەلەکەمدا ئاوی پیس پەیدا ببوو، بە جۆرە ترومپایەک خاڵی گەیان کون دەکردم. ئاویان لێ دەکێشا و دەرمانیان تێدەکرد. هەفتەی 2 جار ئەم کارە دەکرا. ڕۆژێک دکتور هات، وا بە 2 ماسێر تێمبەر بوون و کەوڵم دەکەن، دیتی حاڵم زۆر شڕا. گوتی دەمرێ دەستی لێبەردەن کە زە وازارەی دەرنابا. گوتیان ئەدی بۆچی هاوار ناکە؟ کورد هاوار ناکە، شێخ قەهارتان لەبیر نەماوە؟ جارێک دەبوو دەرزی لە زگمدن، هەڵم کرد پڕ لە توک،
دوکتور گوتی وەگزگە بزن دەچێ. گوتم دوکتور وا دیارە شارەزای نووسراوی داروین نی، من وەک باپیرە مەیمونەکان دەچم. ئەم دوکتورە لە ناو هەموو دوکتورەکانی تر بەچکە موسڵمان و ناوی حەبیب بوو. ئەویش بە منداڵی مامێر بەخێوی کرد بوو، وەک کوڕی خۆی لێی دەڕوانی و کرد بوویە سەرۆکی دوکتوران و نازداری باوان. هەرچی بیگوتایە بە قسەی دەکرا، جگە لە دوکتوریەکەشی زۆرە دی بوو لە ئەدەبی عەرەبیدا شارەزا بوو. لە بەحنەس پێچەوانەی بیمارستانانی تر نەخۆشێک کە حاڵی زۆر شڕبا و هومێت بە چابوونەوەی نەمابا ڕەپ و ڕەوان پێیان دەگوت بچۆرەوە ماڵە خۆت، تۆ زۆر ناژی. جارێک لە سەرداندا بە منی گوت تۆ بچۆوە لای کەسوکارت، دوکتور هیچ کەسم نییە و لە عێراق غەریبترم تا لوبنان، لا دوایە دەمرم، بەخوا هەرچی بۆت دەکەم حرەکەت ناکەی، لام وایە بەجێمان دێڵی. دوکتور بڵێ چانابی مەفەرموو حرەکەت نییە، چونکە بەرەو پاشگەڕانەوەش هەر حرەکەتە. وا من بەغار بەرەو مردن پەل دەبم، تماشایەکی کردم. تۆم پێشتێکی سەیرە، جا مەگەر ئەو هێزی دڵت دەهاوارت بێ. باش کرا، حکمی ئەعدامم درا، قەت نەمدیوە دوکتور بۆ کەس درۆ بکە، بەڵێ دەمرم. لام وایە ماوەی دە دەقیقەیەک تاسام، تارمایی عیزراییل دەهاتە بەرچاو. وەختە بڵێم گوێم لە فڕەی باڵی دەبوو، لە پڕهۆشم هاتەوە بەر، هەیاران من نزیکەی 30 ساڵە دەژیم، ژیان هەرەو شەڕەشەق و کەربازاڕیەیە کە دیومە. بەجحێڵی ئەو هەموو دەردەم دیت، بە پیری دەگەمە کوێ، سینەمایە تماشای خۆت کردووە، بەجێ بێڵە و خەمی پێناوێ، بەز نییە لە خەم ڕزگارم دەبێ. هاتمەوە سەرحاڵ و ملم لەگاڵ تەوگەپی خۆم نایەوە، وەک نەبام پێدا هات پێ نەباران و هاتمەوە سەر دەقی جاران. 6 ڕۆژ دەرمانیان نەدامێ، گوتم دوکتور تۆ هیچ نەبێ بە قەستیش بێ، شتێکم بۆ بنووسە با پێ بخافڵێم. دەرمانیان بۆ نووسیمەوە. ئەوانەی هاتبوونە ئەو نەخۆشخانە فەقیر و دەوڵەمەند، یان پارتیەکیان هەبوو یان زۆریان زمانلوسی دەگەڵ ماسێران دەکرد و کاری خۆیان پێک دێنا. من کەسم نەبوو، نەشم دەتوانی لەبەر پیرێژنە فەڕانسیان ملکە چکەم و خۆم شیرین کەم. ماسێر سوزانێک هەبوو زۆر تووڕە و زمان شەڕ، خۆشی نەدەویستم. ڕۆژێک دەرمانم بۆ نووسرا بوو، نەیدامێ، زۆرم دڵ بە خۆم سووتا. نامەیەکم بۆ دکتۆر حەبیب نووسی، شیعری شاعیرێکم لەسەرەوە دانا کە بۆ معنی بنی زاییدی نووسیوە. دەڵێ ئەی بەخشندەی مەعن، دەربارەی من سرتەیەک دەگەڵ مەعن بکە. جگە لە تۆ هیچ تکاکارێکم نییە. لە باسی ئێرانی بوون و چۆنیەتی هاتنم لە عێراقەوە بۆ لوبنان چۆن بووە تێم گەیاند. نووسیشم نە پارتیم هەیە نە دڵم بڕوا دەدا لەبەر پیرێژنا ڕیایی بکەم، با ئینسانیەتی خۆت تکاکارم بێ. کاغزەکەی خوێندەوە، نایەک گیرفانی و ڕۆیشت. هاتن گوتیان دکتۆر لە وەتاغی خۆی تۆی دەوێ. لای خۆی جێگەی نیشاندام، گوتی برا من دەبمە کەسوکارت. حەبێک تازە پەیدا بووە، دەوڵەتی عێراق نایدا بە فەقیران، چونکە زۆر گرانە و 1000 بە 600 لیرەی لوبنانە و ڕۆژانە دەبێ 24 دانەی بخورێ. بۆ تەبەقەی 3 هەتا بڵێ زۆرە، من لەوان دەگێڕمەوە و دەدەمێ. بە 2000 حەب لە خەتەر ڕەخسام و ڕۆژ بە ڕۆژ لە چاکی بوو. ئاو دەرهێنان لە خاڵی گەمەوە، ڕێی ڕاستی هەڵقرچاندم و پەردەیەکی وەک ئێسک و لە ئێسک ڕقتر بەسەردا کێشا و شانی خوار کردم و ئێستاش کە شانم وەک تەرازووی لەنگ تاوتایە، ئاسەواری ئەو سایە و لەو ساوە تەنیا سیەکم کار دەکات.